قورآن لە باسی ژن و مێردا دەفەرمێ لیتەسکونوا ئیلەیها، ئامانجی هەرەسەرەکی و گەورە لە دروستکردنی خێزانی حەڵاڵ، لە پێکەوەنانی ماڵێکی جوان لە بینی ژن و مێردێکە کە بە شەریعەتی خوای پەروەردگار دەبنە حەڵاڵی یەکتر، ئامانجەکە چییە؟ لیتەسکونوا ئیلەیها. ئەم پیاوە لەلای ئەم ژنە هەست بە ئارامی دەکا، ئەم ژنە لەلای ئەم پیاوە هەست بە حەوانەوە دەکا، بەخوا سوکنا و ئارامی لە هیچ شوێنێکی سەر زەویدا نییە، نەبۆ پیاو و نەبۆ ژن، ئیلا لەلای خۆشەویستەکەی خۆت نەبێ، لەلای حەڵاڵەکەی خۆت نەبێ، لەلای هاوسەرەکەی خۆت نەبێ، لە ماڵەکەی خۆتان نەبێ. لە هەموو شوێنێکی سەر زەویدا هەر یەکێک لە ئێمە لە پیاوانی بەڕێز بەخوا دەبێ زۆر ئەتەکێتی دانیشتنت هەبێ، قسەکردنت هەبێ، خواردنت هەبێ، ئیلا لە ماڵەکەی خۆتە. کورد دەڵێن لە ماڵی خۆتا پاشای. ژنیش وەڵڵاهی کە شووی کە دەچێتەوە ماڵی ئەو باوکەی کە چەند ساڵت یا بەخێوکراوە لە مناڵیەوە تا شوکردن، ئەچێتەوە لای هەمان برا ماڵی براکەی کە لە مناڵیەوە بەیەکەوە بوون، ئەچێتە لای ئەو خوشکەی کە هەموو شتێکیان بەیەکەوە ئاشکراوە لە ماڵی باوکیە، کەچی لەوێ هەست بە ئارامی ناکە، لەوێ مرتاح نیە لە ناخواردنێکی تەواودا، لە دانیشتندا، لە ڕاکشاندا، لە خەوتندا، هەتا دێتەوە لای ماڵی مێردەکەی خۆی. چەند شیرینە ماڵ. قورآن دەفەرمێ لیتەسکونوا ئیلەیها. بەڵام وەرە بەڕێزان، پیاوێک بە دزیەوە ژنی هێنابێ، ئەبێ کەم سکونای هەبێ. خەڵک یەک ستوێتی سندوقی سیارەوە ئەم جابی با لە شوقەیەکە لە فڵان شوێنە داینێ و تر بەو حاڵەوە و خۆی بگۆڕێ و دەمامک بکا و عینەکی ڕەش لە چاوکا و نەناسرێتەوە و بەم لاولادا بڕوانێ لە قوتەی بێدا خۆ کەسێ نایبینێ و ئاشکرا نەبینێ و جەت خۆ سکونایە. ئەوە چ حاڵێکە؟ بڕوانی حتا کەسێک لە کۆڵانەکە دیار نییە و کامیرەیەک نایگرێ، ئەمجا خۆ بە ماڵی خاتونێک کاکە بە دزیەوە مارەی کردووە. ئەمە کوالی تەسکونوا ئیلەیها نییە. هەروەها پێچەوانەی فەرمودەی پێغەمبەر صلی الله علیه وسلم کە فەرمووی ئیعلینوا هذا النکاح، باکە با ژنمارە بڕین بە ئاشکرا بێ، با خەڵک پێ بزانێ. کوردەواری خۆمان زۆرجار تووشی ناشەرعی بوونەوەی کە شەرع نەهی لێ کردووە. بابوو باپیرانمان گێڕاویانەتەوە حەوت شەو حەو ڕۆژ دەهۆڵ و زۆر ناوکراوە. ئەگەر ناشەرعیش بوو بێ، ئیعلانێکی گەورە کراوە، هەموو خەڵک و دەڤەرەکە زانیەتی فڵان کەس شووی بە فڵان کەس کردو بوونە ژن و مێرد. ئیعلینوا هذا النکاح، با ئەم نیکاحە ئاشکرا بێ، با هەموو عالم بزانێ. پێغەمبەر صلی الله عليه وسلم دەفەرمێ الئثم ما حاك في صدرك وكرهت أن يطلع عليه الناس. گوناه بێشەرعی دوو نیشانەی هەیە، لە ناخی خۆتە هەست بە ناڕەحەتی دەکەی. ئێستا و ژنەی کە بە دزیەوە شووی کردووە، واللهی ئەگە باوکو براکەش و دایکیشی بزانن کە سوکاری کە نازانن، خەڵکی کە نازانن، هاوڕەکانی نازانن، کۆمەلگا نازانێ، ماڵی ژنەکەی یەکەمی پیاوەکەی نازانێ، هەل لە خۆ هەست بە نائارامی دەکات، دڵنیا نییە، قەلەقی زۆری هەیە. ئەو پیاوەش کە بە دزیەوە ژنی هێناوە، بڕواتان هەبێ بەردەوام لە قەلەقیدایە. ما حاك في صدرك، لە سینەی خۆیە هەست بە نائارامی دەکات. خاڵی دووەم کە نیشانەی بێشەرعیە ئەوەیە وەکەریهتە ئەن یەطەلیع عەلەیه الناس، پێت ناخۆشە خەڵک پێی بزانێ، خواخواتە حتا مردن هەر ئابەنیێنی و بە پەردەپەوشراوی بمێنێتەوە. کەواتە ژن هێنانی بە دزی کە ئێستا خەریکە لەناو کۆمەڵگەی کوردەواری ئێمەدا و لە شارەکانی کوردستانیشدا دەبێتە باو، بەجا هەر ناوێکی لێدەنێن پێچەوانەی قورئان و سنەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم. لە خاڵی چوارەمە وەڵامی پرسیارێک دەدەمەوە. ئێستا لەوە چێ بینەرێکی بەڕێز لە دوایی کە تەلەفۆنەکان کرایەوە هەمان پرسیاریشمان لێ بکە، یان لە دڵی خۆتا بێ ئەڵێ جا مامۆستا خۆ ئەمە لە ڕووی شەریعەتەوە حەڵاڵە. مامۆستایەکی ئاینی ژنەکە و پیاوەکە دێنن، دوو شاهدیش دادەنێن بە مارەک بڕینێکی شەرعی، بە مارەی یەک، ژنەکەش لە مافی شەوانەی خۆی دەبورێ و هیچی لە مێردەکەی ناوێ، تەنها هەفتەی ڕۆژێک سەعاتێک دەچێت بۆ لای و دەڕواتەوە دەرەوە. ئیتر ئەمە لە بنەماکاندا شەرعیە. باوشی کچەکە ئاگای ژنەکە ئاگای لێیەتی، دوو شاهید ئاگایان لێیەتی، مامۆستای ئاینی لێیە، مارەیی هەیە، ئیتر بە شەریعەتی ئیسلام ئینکاح و تەزویج کراوە، باشە بۆ ناشەرعیە؟ بۆچی خراپە؟ دەڵێن بەڕێزان کۆمەڵە شت هەیە دەبێت لێکی جیاکەینەوە، هەندێک شت هەیە حەڵاڵە بەڵام ئەخلاقی نییە. ئەم دوو بابەتە زۆر وردن. وتاری بەیانی من ئینشاء الله کە لە مزگەوت شوالەکەی خۆمان کە ئێستا مزگەوتی گەورەم بەدەستەوە نییە کە بۆ خۆمان چەند کەسێ وتار تۆمار دەکەین، بەیانی ئینشاء الله لە لایڤەکەدا ڕاستەوخۆ لە پیجی خۆمان مامۆستا فاتی شارستێنی بیبینن. ڕێک وتاری بەیانیم لەسەر ئەوەیە حەڵاڵە بەڵام ئەخلاقی نییە. بەڕێزان حەڵاڵە بەڵام ئەخلاقی نییە، دووشتی لێک جیاوازن. ئەم ژن مارەکردنی ئێستا میسیاری ناودەنی هەرچی ناودەنی کە ئەوە بە دزیەوە ڕێک حەڵاڵە بنەماکانی تێدان، بەڵام بەڕاستی نائەخلاقیە. چونکە ئەم ژنە تەواوی متمانی خۆی داوەتە پیاوەکەی، ئەڵە بڕۆ دەرەوە یەخوا لەش ساغ بێ کە سابەتمان بۆ دەکەی،
نازانێ ئاگای لەوە نییە کەوا مێردەکەی چووە با بە شەرعی ژمارەی کردبێ بەڵام وەڵڵاهی لە ڕووی ئەخلاقیەوە خیانەتە لە ئەخلاقی ژن و مێردایەتی کە بریتیە لە کۆڵەکەی متمانە ژنمێر کە متمانە لە نێوانی دانەمات دیواری ماڵەکەیان هەڵتەکا و سەقفەکە بەسەریانە دەڕوخێ ئەمڕۆ بێ ئەم بەیانی ئەو خێزانە هەڵدەتەکێ لەبەر ئەوە ئەگەر ئەم پرسیارش دەکرێت لە خۆ حەڵاڵە بەڵە حەڵاڵە بەڵام ئەخلاقی نییە هەموو حەڵاڵێک ئەخلاقی نییە کە بابەتەکەی زۆرە و لەوتاری بایندا ئینشاءڵڵا ماژەی پێ دەکەم. پێنجەم مەترسی هەرە گەورە لە نامەکەدا ئەم خاڵەیە دەڵێ ئەو ئافرەتە هاوسەر و منداڵی هەبوو ئای بەداخەوە خوا پەناماندا ژنەکە مێردی هەبووە منداڵی هەبووە لە پێناوی ئەم پیاوەدا کە ئێستا مێردی ئەم ژنەیە و هێناوێتی خۆی بە تەلاقدانداوە دەڵێ هاوسەری ئافرەتەکەش هیچ کاردانەوەیەکی نەبوو ئیتر ئەویش لێی جابوانێ و ئەم پیاوە مارەی کرد و هێناوێتی بەڕاستی ئەمە مەترسیدارترینە ئەمە حکمی ساحیریان هەیە هەر کەسێک هەر پیاوێک بچێتە بن کڵیشەی ئافرەتێک کە مێردی خۆی هەیە و منداڵی هەیە لە ڕێی فەیسبووکەوە لە ڕێی دراوسێتیەوە لە ڕێی هاوڵێتی مێردەکەیەوە لە ڕێی خزمایەتیەوە کە عایلەکانیان تێکەڵاونیان لە ڕێی گشتیەکەی ئەم فەیسبووکەی ئێستاوە چووە بن کڵێشەی ئەم ژنەوە واللهی بەڕێزان ژن و مێرد تەنانەت نابێ ئافرەتێک لەگەڵ مامۆستایەکی ئاینیدا لە ڕێی فەیسبووکەوە دوو بە دوو پەیوەندیان هەبێ بڵێ مامۆستا جەزاک الله خەیڕەن یا ڕەبی خوا پاداشت داتەوە بۆ ئەو وتاری ئەمڕۆ پێشکەشت کرد بۆ ئەو بابەتەی کە نووسی بوون والله هەر ئەم جەزاک الله خەیڕانە وریان نەوی شەیتان لە بینی دوو کەسە بەخوا دەچێتە بنکڵێشیانەوە ئاخری لە ناوت دەبە زۆر خەتەرە زۆر خەتەرە زۆری ئەوانە وڵا نەسیحەتی خێرم کردووە ژنێک کێشەی هەبووە لە فەیسبووکە جەبا چ پەیوەندی بە تۆ هەیە ئەم چۆ بە حساب قسەی خێری بۆ کردووە ئەها سەیری کە شەیطانیش سێمە لە نێوانیاندا ئیلا کانە ثالثهما الشەیطان سێم کە شەیطانە کە شاگردەکانی ئیبلیسە دەچێتە بەینیانەوە ئەمانە حکمی ساحیریان هەیە کە دەڵێ قورئان لەبارەیانەوە لە سوورەتی البەقەرە ئاەتی 102 دەفەرمێ ما يفرقون به بين المرء وزوجه هەر کەسێک ژنێک کە مێردی هەیە و منداڵی هەیە یا منداڵیشینێ مێردی هەیە و حەڵاڵی خۆی هەیە چۆ بن کڵێشەیە و فریوی دا و ژنەکەی دزی و هێنای بۆ خۆی دوایی بە تەلاقدانی دا و خۆی هاوسەرگیری لەگەڵ کرد ئەوانە ساحرن جا هەر کەسێک زۆر بەوردی بە ڕێزان گوێ بگرن هەر کەسێک ژن و مێردێک لە یەک بکە حکمی ساحری هەیە لعنەتی خوای لێبێ ئەبێ حاکم ئەگەر بە شەریعەت کار بکە حاکم بیانگرێ هەر کەسە ببێتە لێک جیابوونەوەی ژن و مێردێک و هەڵتەکاندنی خێزانێک ئەبێ حاکم و دادوەری شەرعی بیگرێ و سزای توندی بدا ولا يفلح الساحر حيث أتى والله هەر کەسێک ببێتە هۆی خەڵتەکاندنی خێزانێک فریودانی ژنێک لە مێردەکەی و هەڵی جارێتەوە لێ بە تەلاقدانی بدا قەت سەرفراز نابێ قەت خۆشی لە خۆی نابینێ بەردەوام سوک و ڕیسوارە ناو کۆمەڵگادا هەرگیز شەخسیەتی وە خۆی لێ نایەتەوە هەڕەشەی پێغەمبەری لەسەرە صلی الله عليه وسلم سەروەرمان صلی الله عليه وسلم دەفەرمێ ليس منا من خبب امرأة على زوجها لصحيح السنن أبي داود الشيخ الباني بجمال فرمودي 2175 دەفەرمێ حديثك صحيح پیغمبر صلى الله عليه وسلم ليس منا لأمتي إمنية أمانة لسر إسلام حساب نين من خبب امرأة على زوجها هر كسيك خبب يعني فريودان وهالجران ويجن لميرد هر كسيك جنك لميرد كيف هل بجاريتوا فريو يبدأ بطلاقدان يبدأ بوي بوخوي ماريبكا يان تناند مارشينكا گجنيش بچێتە ژێر بنکڵێشەی ژنێکیکەوە پیرێژنێکە ژنێکە ئەچێتە بنکڵێشەی ئافرەتێکەوە ڕقێکی کۆنی عەشایری و قەومیان لە بین یەکە هەیە ئەچێتە بنکڵێشەی ئەم ئافرەتە داماوە حتا بە تەلاقدانی دەدا خۆ ئافرەتێکیش دوای لێ کردو ئەوەش لە ئومەتی پێغەمبەر نیە صلی الله عليه وسلم تاوانەکەی زۆر گەورەیە لەیسە منا یعنی بە نوێژی سنات بە ڕۆژوی سنات بە زیکر و تەسبیحات ئەمانە ناسڕێتەوە زۆر تاوانێکی گەورەیە تاوانەکە دەچێتە لووتکەی تاوانەکە پیاوێک ئەم ژنە فریو بدا خەبەبە بچێتە بن کڵێشەیەوە حتا بە تەلاقدانی دەدا بە تەماحی ئەوەی دوایی بۆ خۆی مارێکە شێخ ساڵح الفەوزان ئەثەرێک دێنێ و دەڵێ هەڕەشەی تند لەو پیاوانە کراوە کە دەچنە بن کڵێشەی ئافرەتێکەوە بە تەلاقدانی دەدەن بۆی بۆ خۆیان مارێکەن دەفەرمێ لا ثركا دڵێ ملعون من خبب امرأة على زوجها
لعنەتی خوا لعنەت و نەفرەتی خوا لەو پیاوە بێ کە ژنێک فریو دەدا و بە تەلاقدانی دەدا بۆ ئەوەی خۆی مارەی کاتەوە لە دواییدا.